برزان خوشويستان السلام عليكم ورحمة الله وبركاته. پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرموویەتی خوای پەروەردگار ویستی خێری بە هەر کەسانێک هەبێت تووشی موسیبەت و تاقیکردنەوەیان نەکات. کەواتە تاقیکردنەوەکان بەڵام موسیبەتەکان هەموو کاتێک عیقاب و سزای خوای پەروەردگارین بۆ سەر بەندەکان. بەندەیەک کە چاکەکار بێ کە ئەهلی تەوحید بێ خوای پەروەردگار تووشی بەڵا و تاقیکردنەوە و ناڕەحەتی و ناخۆشی کرد با گومانی خێر بە خوای پەروەردگار بەرێ و سەبر بگرێ و داوای پاداش لە خوای پەروەردگار بکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام خوای پەروەردگار بۆ پلێ بەندەیەک پلەیەکی بەرزی داناوە بە کردەوەکانی خۆی ناگا بەو پلەیە. خوای پەروەردگار تووشی بەڵا و موسیبەت و تاقیکردنەوە و نەخۆشی و ناخۆشی ئەکا هەتاوەکو پاکی بکاتەوە لە گوناه و بیگێنێتە ئەو پلە بەرزەی کە بۆی داناوە لە بەهەشتا لە لای خۆی. کەواتە کاتێک کە تۆ نەخۆشی لە جێگایە کەوتووی تووشی نەخۆشی سەرەتان بووی تووشی شەکرە بووی تووشی زەخت بووی جەڵدە لێی داوی لە جێگایە کەوتووی دەست و پێت لە کار کەوتووە تووشی هەر نەخۆشیێکی تر نەخۆشیەکان هاتووی بزانە خوای پەروەردگار ئینشاء الله ویستی خێری بە تۆ هەبووە. ئەوە خێرشی گەورەیە بۆ تۆ ئەگە سەڵی لەسەر بگری و شەکوا لای خەڵکی دەرنەبڕی و داوای لە خوای پەروەردگار بە ئەجر بۆت بنووسێ ئەوە خوای پەروەردگار وعدی داوە ئەگەر شیفات بدا ئەوە گوناهەکانت هەمووی پاک بۆتەوە. ئەگەر بەو نەخۆشیشەوە بمریت ئەوە خوای پەروەردگار وعدی داوە کە لێت خۆش بێ. کەواتە نەخۆشی هۆکاری لابردنی گوناه و تاوانەکانە هۆکاری پاکبوونەوەی بەندەیە. نابێ ئێمە گومانی شەڕ بە خوای پەروەردگار بەرین بڵین خوای پەروەردگار ڕقی لێمانە یان خوای پەروەردگار کەسی دەست نەکە و تووشی ئەو بەڵای کا من نەبێ والعیاذ بالله. ئەمە هەمووی ناشکریە. ئێمە بەندەی خواین مڵکی خواین إنا لله وإنا إليه راجعون. ئێمە هەمومان مڵکی خواین بۆ لای خواشە گەڕێینەوە. خوای پەروەردگاریش چۆن ویستی لێ بە تاقیمان نەکاتەوە. ئەبێ بەو بەشە ڕازی بین کە خوای پەروەردگار پێداوین ئەو بەشەی خوا پێداوین سوپاسی خوا بکەین لەسەری کە تووشی نەخۆشی بەڵاو نەهامەتێکیش هاتین احتیسابی ئەجرکەین لای خوای پەروەردگار داوای پاداشی خوا بکەین و هەروەها گومانی خێر بە خوای پەروەردگار بەرین و ئیسلاحی عەمەلەکانی خۆشمان کەین. داواکارم لە خوای پەروەردگار بەڵاو نەخۆشی و ناخۆشی لەسەرمان هەڵبگرێت کە بۆی شیناردین ڕەحمەتی خۆی بێ وامان لێ بکات سەبری لەسەر بگرین و پاداشیشمان باتەوە لە ڕۆژی قیامەتە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.